بەیانیت باش خانمەکەم. بەیانیت باش ڤیکی. وا دیارە خواردنەکەیان نەبردیتەوە تا ئەمڕۆژ بیخۆین. ڕاست دەکەی ڤیکی، بەڵام چی لەو بەتانە دەکەی ئێستای خۆتە؟ بەڵێ، بەڵام تۆ گوتت ئەم شتانە بە ڕۆژ نامێنن لەبەر چاوەوەندە بن. وایە، چونکە کاتی خاتومێشن و مۆلی هاتن ئێرە بپشکنن هەموو شتێک لە بەرچاویان نەماون بوو. لەوانەیە پیاوەکە بە ماوەیەک پێش هاتنی ئەوان هەموو شتەکانی شاردبێتەوە. پێدەچێت پیاوێکی زۆر زیرەک بێت. ئێستاش بانانەکەمان بخۆین. بەڵێ، بەڵام ئەم دوێنێ شەو زۆرم خوارد. خواردنەکە سارد بۆتەوە چونکە ئاکرەکە کوژاوەتەوە. گرنگ نییە، چونکە من لە خواردنی سارد ڕاهاتووم. دەی بخۆ دەی. با دەست پێ بکەین. بەڵێ، با دەست پێ بکەین. خانوەکەم، دەزانی خواردنێکی زۆر خۆشە؟ لە سەرەتا داوام دەزانی خەونە. بەڵام ئێستا زۆر دڵخۆشم، چونکە ئەمە یەکەم جارە هەست دەکەم لە ژیانمدا ئاواتێکم هاتۆتە دی. خەیاڵیش نییە. تا ئێستا لە کاتی نووسندا بەتانیەکی ئاوا گرمم بە خۆمدا نەداوە و تا ئێستا خواردنێکی ئاوا خۆشم نەخواردووە. زۆر جاریش وا بیر دەکەمەوە کە پێویستە ئەم پیاوە بدۆزینەوە کە یارمەتیمان دەدات تاکو سوپاسی بکەین. خەم مەخۆ ڤیکی، من دڵنیام ئەو پیاوە دەزانێت کە ئێمە لە قوڵای دڵمانەوە سوپاسی دەکەین. دڵنیاشم ئەو ئێمە خۆش دەوێت. بەڕاست؟ بەڵێ، گرنگیدانی پێمان باشترین بەڵگەیە. تێگەیشتم. بەڵێ وایە. پێویستە پێش ئەوەی خاتومۆلی لە خەو هەڵسێ چێشخانەکە ئامادە بکەین. بەسەر چاو خانمەکەم. بەیانیتان باش پەرستجێم سوخات و مۆلی؟ بەیانیتان باش. باشتر. تۆ تەماشای سالیکە، تەندروستی زۆر باش دیارە. پێدەچێت دوێنێ شەو ئەو خواردنەی خواردبێت کە بۆمان دانابوو. بەڵێ، دەبات تەماشایکەین. باشە. تەماشا کە خواردنەکە وەکو خۆیەتی زۆر سەیرە. بەیانیت باش سالی، چۆنی؟ بەیانی باش ئارمینگارد، تۆ چۆنی؟ سەیرە، وا دیارە سالی بە تاوی چاک بۆتەوە، هەر دەڵێ نەخۆشیش نەبووە. ماری وەرە ئێرە دانیشە. زۆر سەیرە، خۆ خاتومێشن هیچ خواردنێکی باش ناداتە خزمەتکارەکان. وانیە لاڤینیا؟ وا دیارە لە خەونەکانیدا خواردنێکی چاک دەخوات. ڕاستە؟ وەک دەزانی ئەو خەونی سەیەک دەبینێ. بۆ نمونە لە خەونیدا شازادەیە، ئەم جارەشیان هەر لە خەوندا نانی خواردووە. وایە. بەیانی باش خاتومێشن. بەیانی باش. بەیانی باش خاتومێشن. بەیانیتان باش. بەیانی باش خاتومێشن. بەیانیت باش. سەیرە، سالی ورەی زۆر بەرزە. بەڵێ، ئێستا تەندروستی زۆر باشە. دەزانی لە بیرم چووە کە دکتۆرم بۆ هێناوە ڕەنجی هاتوۆتەوە بەر؟ بەڵێ، بەڵام خوشکەکەم وا پێدەچێت لە بەربرسێتی ببوورێتەوە.
لەبەر برسێتی ببورێتەوە دڵێم وا پێ دەچێ. بەسە بای خۆی خواردنی پێ بدە. باس گوێ بگرە ئێمیلیا، جارێکی تریش ئەم قسانەم گوێ لێ نەبێت. تێگەیشتیان نا؟ ببوورە خوشکم. بڕۆ جێمس و مۆلیم بۆ بانکە، دەمەوێت پرسیارێکیان لێ بکەم. بەڵێ خوشکەکەم. جێمس مۆلی خاتو مێنشن دەیەوێ بیتان بینێ. بەڵێ باشە بەسەر چاو ئەو هاتین. وەرنە ژوورێ فەرمو خاتو منشن. ڕاستیەکەی دەمەوێت پرسیارێکتان لێ بکەم دەربارەی سالی. وا هەز دەکەم سالی زۆر بەزووی لە نەخۆشیەکەی چاک بۆتەوە. دڵنیاشم لەو بڕەخواردنەی کە بۆی دیاری کراوە زیاتری پێنادەن. بێگومان وایە خاتو منشن. واللهی ئەو ماستەم وەچ تێدایە خاتو منشن. چی؟ ئەمە گرفتەکەیە. ڕاستیەکەشی تا ئێستا نەمانزانیوە چۆن و لەکوێ خواردن دەخوا. ئەمە دەزانم. بە هەر حاڵ پێویستە چاودێریەکی تون بخەینە سەر سالی و لە هەموو هەنگاوێکی لە دوای بچین. مۆلی، جێمس. بەڵێ دەمەوێت ئەم کارە بۆ من بکەن. بەسەر چاو خاتو منشن. سالی توانین دەم و چاوم ڕشکەم و خۆم بکەم بە دووکەڵ کێشپاکەرەوە بێمە قوتابخانەکەتان. بەڵام ئەو دووکەڵ و پیسە ناو کنەلووتیان گرتم و بۆ ماوە 1 هەفتە تووشی هەڵامەت بووم ئەگەرچی 2-3 جاریش لوتم خاوێن کردەوە. پیتەر خان مەکەم ئێستا کاتی ڕۆیشتنی منە. هەر شتێکت پێویست بوو و ئاگادارم کردنەوە تا یارمەتیت دەم. فەرموو؟ زۆر سپاس پیتەر. دەیخوات لەگەڵ. خا لەگەڵ. چی؟ پیتەر وەکو دووکەڵ کێشپاکەرەوە یەک هاتۆتە قوتابخانەکەمان؟ باڵێ خاتو منشن. بە هەر حاڵ پیتەر ئاوای پێگوتم بۆیە هیچ گومانم نییە کە ئەو پیتەر بێ. ئێستا شتێکم هاتەوە یاد. من بێگومانم ئەو کوڕە پیتەر بوو. بەڵێ وا دیارە سالی بەردەوام لەلایەن پیتەرەوە خواردنی بۆ دێت خاتو منشن بۆیە ئاوا چالاک و دڵخۆش و زۆر چاک بۆوە. ها ئای لەم کوڕە. خاتو منشن ڕاستیەکەی هەر کاتێ داوامان لە سالی بکردایە بچێ بۆ بازار ئەوە زۆر دڵخۆش و شادومان دەبوو بەبێ 3 دەڕۆیشت بۆ بازار. بەڵێ خاتو منشن. تێگەیشتم. هەرگیز لە بازاریش دوانە دەکەوت. ئەم چاکەیەش بۆ پیتەر دەگەڕێتەوە. ئەمێلیا. باڵێ خوشکەکەم. هەر ئێستا ژوورەکەی دەپشکنم. وەرن لەگەڵم. تۆ زۆر لە بێژە ڕۆیشت بووی بۆ بازار پێم بڵێ لەکوێ بووی؟ سالی پێمان بڵێ لەکوێ بووی؟ دڵنیا بە ئێمە هەموو شتێک دەزانین. دای بڕۆ درەنگە جلەکان بێنە و بیان شۆ درەنگە شەو داهات زوو کەندەی.
بەسەر چاو خاتمۆلی. گوێ بگرە ئیمێلیا، سالی لەم ژوورە هەندێشتی کردو و ئێمە ئاگامان لێ نەبووە. نامەوێت ئەم شتانە دووبارە ببنەوە. پێویستە بەڵگەیەک بدۆزینەوە. بەڵام خوشکەکەم هەر دەبێ بەڵگەیەک بدۆزینەوە. ئەمێلیا، لە جیاتی ئەوەی ڕاوەسی لە دوای بەڵگەیە بگەڕێ باشتر نییە؟ بەسەر چاو خوشکەم. مشک چی تا ئێستا تەواوتان نەکردووە؟ ئێوە زۆر سستن. بڕۆن ئاگاداری ئاگرەکە بندەی. باشە بەسەر چاو شۆتان شاد بەڕێزێم سو خاتمۆلی. خان مەکەم ئێستا دەتوانیم بچین بشوو بدەین؟ باشە ڤیکی. ئێستا کارەکانم تەواو بوو. ڕاستەکەی دەی با بڕۆین. خان مەکەم بەڵێ نازانم ئایا دیسان خواردن لە ژوورەکە ئامادەیە یان نا. ڤیکی نازانم بەڵام دڵم دەڵێ خواردن وەکو جاران هەیە. خان مەکەم دەزانی هەرگیز ئەو خواردنە خۆش و بە تامانەی سەر ئەو سفرە ڕازاوەیەم لەبیر ناچێتەوە. ڤیکی دەبا بچین بزانین خواردنەکە هەیە؟ سالی گیان من زۆرم برسیە و گەدەشم بەتاڵ و هیچی تێدا نییە. بەڵێ منیش بە هەمەم شێوە برسیمە. بای بای سیزار. خان مەکەم دڵم زۆر بە خێرایی لێ دەدات. منیش. نورکەوەدەی
بەڕاستی ئەمە زۆر خۆشە. دەبێ خواردنێکی چاک بخۆین سالی گیان. زۆر سپاس بۆ تۆ خوایە گیان. دەی ڤیکی، با سوپاسی خوا بکەین و نانەکە بخۆین. بەڵێ خانمەکەم بەسەر چاو. خانمەکەم دەڵێ ئێمە ئامادەی ئاهەنگێکی کۆشتی ڤێرساین، ئەیوانە؟ باڵێ، ئێمە لە کۆشکی ڤێرساین و خەڵکێکی زۆریش ئامادەی ئاهەنگەکەی و بە دەورماندا سەما دەکەن. بەڵێ خانمەکەم. لا 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 خانمەکەم با دەست پێ بکەین تا سار نەبۆتەوە. بەڵێ. ئەی لەو بۆ نەخۆشە. خۆشە. هەرگیز بڕوا ناکەم. چێ ئەم شانە هێناوەتە ئێرە؟ خاتومێشم بمانبوورە. خاتو سالی ئەم شتانەی نەهێناوەتە ئێرە. باوەڕت هەبێ سبێ ئەم شتانە هەر بەخۆیان ون دەبن و نامێنن. بڕوان پێ بکە خاتومێشن. من ڕاستی دەڵێم تکا دەکەم. من ڕاستی دەڵێم باوەڕم پێ بکە. بێدەنگ بە دەتەوێت بەم قسە پڕپوچانە گاڵتەم پێ بکەی؟ مۆلی. باڵێ. سالی باش بزانە من دەزانم چێ ئەم شتانت بۆ دێنێ. بۆچی داوە لە پیتر دەکەی ئەم شتانت بۆ بێنێتە ئێرە؟ وەڵامم بدەوە زوو. لەوانەیە پیتر ئەم شتانەی دزی بێ. جێمس ئەم شتانە بە خوارەوە. باشە بەسەر چا خاتومێشن. ئیمیلی، تکا دەکەم. سالی لەمڕۆ بە دواوە نابێ لەم ژوورە دابنیشی. تێگەیشتی؟ دەی مۆلی بیبە دەرێ. باڵێ خاتومێشن. خانمەکەم. سالی، دەی بجوڵێ. دەی خاتومێشن وتی لەم شەو بە دواوە دەبێ لەم تەوی لێ بخەوی. چۆنت پێخۆشە ئاخەو ببینە.
بووە هەمان ئەو ژوورەی کە ئەسپەکە بنەی دەنووست نیان هێشت خەونە خۆشەکانم بەردەوام بێ. خاتومێنشن زیاتر لە سالی دەکەوێتە گومان، بۆیە فەرمان بە جێمز دەدا پەنجەرەی ژوورەکەی سالی بگرێ تاوەکو نەتوانێت لەگەڵ کەس قسە بکە. زستانێکی سارد و سڵ و ناخۆشیش بەڕێوەیە. ئایا دەبێت سالی لە ڕۆژانی داهاتوو چی بەسەر بێ؟